گەڵمانە هاوکار بەیانیت باش هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی شاری سلێمانی چییە؟ بەڵێ بەیانیتان باش. ئەمڕۆ لە سلێمانی من دەمەوێت لە ڕۆژی کەشوهەواوە دەست پێ بکەم. ئەمڕۆ کەشوهەوای سلێمانی ئاسمانی سلێمانی هەورە هەورێکی سڕیش هەیە، بەڵام بە پێی پێشبینەکانی کەشوهەوا ئەمڕۆ پێ ناچێت باران ببارێ مەگەر ناو بەناو کەمێک باران ببارێ. کەشوهەواش لە ئێسادا کەمێک ساردا، بەرزترین پلەی گەرماش ئەمڕۆ 20 پلەی سەدی دەبێ، بەڵام بەپێی پێشبینەکانی کەشوهەوا لە سپینەوە شەپۆلێکی تری بارانبارین هاوشێوەی هەفتەی ڕابردوو دەست پێ دەکات کە پێدەچێت وەکو بەڕێوەبەراتی کەژناسی سلێمانی ڕایگەاندووە پێدەچێت ئەم شەپۆلەش هاوشێوەی شەپۆلەکەی تری هەفتەی ڕابردوو شەپۆلێکی چڕ بێت و بڕێکی زۆر باران ببارێ. دەربارەی زانیاریەکانی تری سلێمانی ئەمڕۆ ڕۆژی شەمەیە، مامۆستایانی مانگرتووی بەردەم پەروەردەی سلێمانی پاش شکاندنی مانگرتنەکان بڕیاری ئەوان داوە هەموو ڕۆژانی شەمەیەک لە کاتژمێرنەوەی بەیانی تا 11ی پێش نیۆڕۆ لە خۆپیشاندان و مانگرتن بەردەوام بن لە بەردەم پەروەردەی سلێمانی لە شەقامی سالم. ئەمڕۆژ هاوشێوەی هەفتەکانی ڕابردوو مامۆستایان خۆپیشاندان دەکەن لە بەردەم پەروەردەی سلێمانی، بەڵام ئەو خۆپیشاندانە ئێستا هێزە ئەمنیەکان نەڕێگەیان دەدەن شەقامەکە بگرن وەک لە پێشتردا ئەو کاریان دەکەن، نەڕێگا بە تیمەکانی دەستگاکانی ڕاگەیاندن دەدرێت ڕووماڵی ئەو خۆپیشاندانە بکەن. خۆپیشاندانەکانی زانکۆی سلێمانی ژێستا چۆتە دوو قۆناغی جیاوە. خۆپیشاندانێکیان خۆپیشاندانی بەشەکە لە مامۆسایان و کارمەندان کە داوای موچە دەکەن، خوێنکارانی ژێستا خۆپیشاندانیان دەست پێ کردووە بۆ هۆیەی بەپێ بڕیارێکی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی ڕێگە نادرێت ئۆتۆمبیلەکان ئۆتۆمبیلی خوێنکاران ببرێتە ناو زانکۆی سلێمانیەوە. ئێستا خوێنکارانیش دەستیان کردو بە خۆپیشاندان و داوا دەکەن سەرۆکاتی زانکۆ ئەو بڕیارە واز دەبێنەوە، بڕیاریشیان داوە سەرجەم ئەو دەواازە سەرەکیانی کە دەستە ناو زانکۆی سلێمانی ڕۆژانە لە کاتژمێر 7:30 بەیانی دابخرێت تا ڕێگە نەدەن مامۆستایانیش هاوشێوی خوێنکاران ئۆتۆمبیلەکانیان بەرنە ژوورەوە، دەڵێن یان دەبێت مامۆساژ ئۆتۆمبیل نەبات یانەوە تا ئەبێت سەرۆکاتی زانکۆ ئەو بڕیارە واز دەبێنێ و خوێنکاران بتوانن ئۆتۆمبیلەکانیان بەرنە ناو زانکۆی سلێمانیەوە. بەڵێ سارا وەک لە پێشتردا باز دەکرا حکوومەتی هەرێم ئەمڕۆ بڕیارە وەفدێکی بنێردێتە بەغداد، دیارە وەکو ڕاگەێنراوە وەفدەکە بۆ بەشداریکردن لە پرسەی ئەحمەد چەلەوی دەچێت، بەڵام بڕیاریشە دوای پرسەکە چەند کۆبوونەوەیەک بکات. ئەو کۆبنەوانی کە پێشتر باز دەکرا وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی نێچیروان بارزانی دەچێتە بەغدا بۆ چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و ناوەن، بڕیارە چەند کۆبوونەوەیەک لەگەڵ بەرپرسانی عێراقیدا ساز بکرێت. ئەمڕۆ لە سلێمانی کارێکی تر هەیە سەرڕای ئەو جانجاڵیانەی ژیان کە خۆپیشاندان و ماگرتن و خەیرانی داراییە، بەڵام هونەر لە سلێمانی هێشتا نەوەستاوە. ئەمڕۆ لە سلێمانی لە گەلەری مۆزەخانە پێشانگایەکی شێوەکاری دەکرێتەوە کە بڕیارە 3 ڕۆژ بەردەوام بێت، تیایدا چەند وێنەیەکی چەند هونەرمەندێک نمایش دەکرێت. پێشانگاکەشەوتم بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێتەوە. ئەمڕۆ بەیانی دوو بەیانیش ئەو پێشانگایە بەردەوامی دەبێت. بەڵێ ئەمە کۆی زانیاریەکان بوو کامڕۆ لە شاری سلێمانیدا هەیە. بەڵێ هاوکار یاسین پەیامنێرمان لە سلێمانی لەگەڵمان بووی، سوپاس بۆ زانیاریەکانە.